سڵاو و بەیانیتان باش کوردی زمانان لە هەر شوێنێکی ئەم دنیان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە بەرنمەیەکی دیکەی خۆش باش ئەوە لەگەڵتانین و بە کۆمەڵە بڕگە و بابەتەوە بەرنامەکەمان دەست پێکەین بەو هیوایەکە ڕۆژێکی پڕ لە تەندروستی و پڕ لە چالاکی ئاوا پڕ لە وزەتان هەبوو بێت و دەست پێ بکەن لەگەڵ ئێمە هیوادارم کە بتوانین ئەو کۆمەڵە بڕگە و بابەتەی کە بۆ ئێوەمان ئامادە کردووە جێگەی خۆی بگرێت لەلای ئێوە چونکە ئێمە مەبەستمانە ئەوەی کە زانیاری ئێمە دەیزانین ئەوە با شێوەیەکی ڕاست و دروست بە ئێوەی بگەینی وە سەرەتاش بۆ ئەوەی کە ئاگدار بین لە چواردەروبەرمان چی دەگوزارێت ئەوە با کورتەیەک لە هەواڵەکان دەست پێ یەکەم و تەوەری ئەمڕۆژمان سەبارەت بە ڕۆژی جیهانی خزمەتی گشتی دەبێت کە میوانێکی تایبەتیش لەگەڵمان دەبێت و بە تایبەت لە کابیدەی نۆ کا دەبینین زۆرێک لە خزمەت گوزاریەکان بۆ هاوڵاتیان دەستە بەرخراوە کاری بۆ دەکرێت بۆیە تەوەری سەرەکی بەرنامەکەمان لەم ڕۆیە کە ڕۆژی جیهانی خزمەتە تایبەتەکەین بۆ بابەتە جا بەیەکەوە دەچین لە کورتێک لە هەواڵەکان داتریش دەچین ناو ناوڕۆکی پرۆگرام ئەمڕۆ نێچیروان بارزانی سەردانی ئوردون دەکات نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی عەمان دەکات و لەگەڵ شا عەبدوڵڵا پەیوەندیەکانی ئوردون و هەرێمی کوردستان لە بوارەکانی هاریکاری نێوان هەردوو لاو دۆخی ناوچەکە بەگشتی تاوتێ دەکەن بە گوێرەی ماڵپەڕی فەرمی سەرۆکایەتی هەرێم ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێکی فەرمی دەگاتە عەمان و لەگەڵ شا عەبدوڵڵای دووهەم شای شانشینی ئوردونی هاشمی کۆ دەبێتەوە بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری ئەفریقا لە لیژنەی داکۆکی لا ڕۆژنامەنووسان ڕایدەگەێنێت دەسەڵاتدارانی باکوور و ڕۆژاوای سووریا تا ئێستا نەیانتوانیوە یەک بەڵگە بخەنە ڕووبی سەلمێنن کوردستان 24 پێشێلکاری کردووە ئیگناسیۆ میگۆیل دیلاگادۆ دەڵێت داخستنی نووسینگەکانی کوردستان 24 کاریگەری و لێکەوتەی خراپی دەبێت لەسەر دەسەڵاتدارانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و داواش دەکات با بڕیارەکەیاندا بچن بەهۆی بڵاوکردنەوەی زانیاری هەڵە و بەلاڕێدا بردننی خەڵک ئەمریکا چەندین وەیبسایتی ئێرانی و میلیشیاکانی سەر با وڵاتان لە عێراق و یەمەن و بەحرێن داخل و وەزارەتی دادی ئەمریکا ڕایدەگەێنێت چەندین وەیبسایتی ئێران و میلیشیاکانی سەر بە وڵاتە لە یەمەن و بەحرێن دادەخەن لەوانە پرێس تیڤی ئێرانی ئەلمەسیرەی سەر بە حوسیەکانی یەمەن العالەمی عەرەبی سەر بە ئێران و للوالەی بەحرێنی کە ئۆفیسی لە بەریتانیا کۆمپانیای بایۆنیتیک ڤاکسینی دژە شێرپەنجەی پێستی با سەرکەوتووی تاقی کردەوە بەرپرسانی کۆمپانیای بایۆنیتیک ڕایانگەیاند بەرهەمهێنانی ڤاکسینی دژە شێرپەنجەی پێست سەرکەوتنی بەدەستهێناوە و ئێستا تاقیکردنەوەکان لەسەر ڤاکسینەکە گەیشتونەتە قۆناغی کۆتایی یاخود قۆناغی دووهەم ئاماژەیان بۆش کردووە ڤاکسینەکە لە ڕێگەی پۆڵەوە لا توشبووی شێرپەنجەی پێست دەدرێت و لە ڕێگەی دەمارەکانەوە تێکەڵ بە خوێن دەبێت چەندین جۆری شێرپەنجە لە ناو دەبات و هەر یەکە لە وڵاتانی ئەمریکا بەریتانیا ئەڵمانیا ئیتالیا و ئوسترالیا و چەندین وڵاتی دیکە ڕەزامەندیان نیشانداوە تاقیکردنەوەی دووهەم لەسەر ڤاکسینی دژە شێرپەنجەی پێست بکەن سەرۆکی فلیپین داوا لە هاوڵاتیان دەکات یان ڤاکسین وەرگرن یان وڵات جێبەڵێن ڕۆدریگۆ دۆتیرینی سەرۆکی فلیپین لا گوتارێکی تەلەڤیزیۆنیدا مەترسیەکانی کۆرۆنای خستە ڕوو داوای لە هاوڵاتیانی وڵاتەکەی کرد ڤاکسینی دژە کۆرۆنا وەربگرن بە پێچەوانەوە هەر کەسێک ڤاکسین وەرنەگرێت دەستگیر دەکرێت یان دەبێت وڵات جێبێڵێت جەختیشی کردەوە ئەوانی ڤاکسین وەرناگرت دەبنە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ئەو پەسایە بۆیە ئەو بڕیارەیان داوە ئەمە بوو کورتەیەک لە هەواڵەکە باس لە تەوەرەکەمان کە دەڵێن باسی خزمەتکردنە مەرج نییە تەنیا لایەنێکی پەیوەندیدار هەستە بە خزمەتکردن هەر یەک لە ئێمە
ئەتوانین بە شێوەیەک خزمەت بە وڵات و نیشتیمانەکەمان بگەێنین. بۆ نمونە ئێستا ئەفسەرێکی خانەنشین لە مووسڵ بۆ پاراستنی ئاساوارە مێژوویەکان بە تایبەت ئەوانەی لە شەڕی داعش زیانیان بەرکەوتووە ماڵەکەی خۆی کردووە بە مۆزەخانەیەکی بچووک بەم شێوەیە خزمەتی گەیاندووە و لە ساڵی 2018شەوە 5,000 پارچە شوێنەواری کۆ کردوتەوە لە ماڵەکەیدا پاراستێتی. لەبەر خۆشەویستی بۆ کوردستان ئاڵایەکی کوردستانی لە ناو مۆزەخانەکەدا دانەوە. هاوڵاتیانی شارەکەش دڵخۆشن کە کەسێک توانیوێتی کولتور و کەلەپوری باو باپیرانیان بپارێزێت و ئەم خزمەتە بە شارەکان بکەنێت. فەخری سولەیمان تاییف ئەفسەرێکی خانەنشینکرا و لە ناوچەی مووسڵی کۆندەژی بە مەبەستی پاراستنیە و ئاسەوارە مێژوویانەی لە شەڕی بەرەنگاربوونەوەی چەکدارانی داعش زیانیان بەرکەوتووە بە شێوەیەکی کاتی ماڵەکەی خۆی کردوتە مۆزەخانە. تا ئێستاش زیاتر لە 5,000 پارچە شوێنەواری کۆ کردوتەوە و 50 میلیۆن دیناریشی لە کۆکردنەوەی ئاسەوارەکان خەرج کردووە. طبعا من بعد تحرير مدينة الموصل دوای کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ گەڕامەوە شارەکەم و بینیم کە کللتوری شارەکەمان زیانی زۆری بەرکەوتووە و زۆر بەشیان خاپور کراون وەک مزگەوت و کلێسا و هەر شوێنەوارێک کە گوزارش لە کللتور و شارستانیەتی مووسڵ بکات. لێرەوە بیرۆکەی دامەزراندنی مۆزەخانەکەم لە گەڵاڵە بوو و سەرەتا لە 2018دا دەستم پێ کرد. بە کۆکردنەوەی سەرجەم پارچە شوێنەوارەکان کە گوزارش لە کللتوری شارەکەمان دەکات کە توانین 5,000 پارچە شوێنەواری مێژووی مووسڵ کۆ بکەمەوە کە سەرجەمیان گوزارش لە شارستانی کللتور ئاین و نەتەوەکان دەکات وەک عەرەب و کورد و تورکمان و مەسیحی و موسڵمان و جوولەکە. دوای کۆکردنەوە پاراستنی پارچە شوێنەوارەکان لە خانوویەکدا ئێستا هاوڵاتیان و گەشتیارانە ناوەڕاست و باشووری عێراق و دەرەوە کاتێک سەردانی مووسڵ دەکەن سەردانی مۆزەخانەکەش دەکەن و لە ڕێگەیە و مۆزەخانەوە بە کولتوری کۆن و شارستانیەتەکەی ئاشنا دەبن کار ئەوەش ئامانجی فەخری سلێمان بووە. ئومێد دەکەم ماڵێکی کولتوریم لە شێوازی مووسڵی کۆنم هەبێت و بیکەم بە مۆزەخانەیەک تا گەشتیاران لە دەرەوە سەردانی بکەن بۆی شتێکی جوانیان پێشکەش بکەم کە لە ئاستی کللتور و شارستانێتی شاری مووسڵ بێت. هەر کەسێک سەردانی مۆزەخانە بچووکەکەی فەخری سلێمان تایی بکات پارچە شوێنەوارەکانی تایبەت بە عەرەب، تورکمان، کریستیان، موسڵمان و جوولەکە لەگەڵ شوێنەواری مێژووی تایبەت بە کورد بەرچاو دەکەوێت. هەروەها فەخری سلێمان تایی لەبەر خۆشەویستی و شانازیکردن بە گەلی کورد ئاڵایەکی هەرێمی کوردستانی لەناو مۆزەخانەکەیدا داناوە. هاوڵاتیانیش پێشوازی لەو هەنگاوی دەکەن و دڵێن ئەوە هەوڵێکی جدیە بۆ پاراستنی کولتور و کەلەپوری ناوچەکەیان. زۆر دڵخۆشم بەو هەوڵەی فەخری سولەیمان تایی بۆ پاراستنی و ئاسەوارانەی نوێنەرایەتی کولتوری دێرینی باو باپیرانمان دەکەن و داعش ویستی لە ناویان بەرێت. لەبەرەوە پێویستە ئەم مۆزەخانەیە فراوان بکرێت تا گەشتیاران لە دەرەوەی وڵاتیش سەردانی بکەن. فەخری سلێمان ئەفسەری خانەنشین بوو دوای ئەوەی مووسڵ و دەوروبەری لە بەندەستی چەکدارانی داعش ڕزگارکرا بیرۆکەی کۆکردنەوە پاراستنی شوێنەوارەکانی شارەکەی بۆ دروست بوو و لە ساڵی 2010ەوە دەستی بەو کارە کردووە و تا ئێستا زیاتر لە 5,000 پارچە شوێنەواری کۆ کردوتەوە. پلانیشی هەیە بەپێی تواناکان مۆزەخانەکە فراوان بکات و کللتور و شارستانیەتی هەموو نەتەوەیەکان تێدا ڕنگ بداتەوە. بەڵێ هەندێک جار کاتێک کە کارێک ئەنجام دەدەین بۆ حەز و خولیای خۆمانە بەڵام دەبیدین دەبێتە خزمەت بۆ شار و نیشتیمان و یاخود کەسانی چواردەوروبەرمان کە لە نزیکی ئێمەوە دەژی. ئێستاش بانگێشتانەکەم بۆی کە ڕەوشی کەش و هەوا پێکەوە ببینیم بزانین 2 ڕۆژە هاوین پێماخسۆتە ناوی وەرزی هاوینەوە و هاوین دەستی پێکردووە بابزانی ئەو گەرمایە بە چ شێوەیەکە لە شار و شارشکەکانی هەرێمی کوردستان و کوردستانی گەورە بەگشتی.
جا ڕەوشی کەشوهەوامان بینی بەڵێ وایە پلەکانی گەرما بەرزە بنەوە و دەمانوێت باس لەو کارانەش بکەین یان باس لە یەکێک لەو کارانە بکەین کا لە هەرزی گەرماشە هەر بەردەوام و هەر ئەکرێت ئەگەر لە ژێر تیشکی شاقڵیەکی خۆریش بێت و یەکێک لەو کارانە کە باسیەکەم کارێکی سەختە کە لە گەرمای بەهێز یاخود تااقەت پڕووکێنی وەرزی هاوین لە پارێزگای بەردەسی باکووری کوردستان هەر بەردەوامە کاری دەرهێنان یان بڕینی گاشە بەردەکانە کە بۆ کەرەستەی بیناسازی بەکاردەهێنرێت و لە دوای ئەوەی کە بە چەند قۆناغێک تێ ئەپەڕێن ئامادەیەوە بنکە بۆ دروستکردنی خانوو لەگەڵ کەرەستەکانی دیکەی بیناسازی شێوەیەکی جوان و تۆکمە بە خانووکان ببەخشن لەم راپۆرتە بینەری ئەم پیشەیە و سەختیەکانی دەبین. بەدلیسی باکووری کوردستانە و لە قەتپاڵی چیای نەمرود کرێکارانی بەرد لێرە سەرقاڵی کارکردن و گاشە بەردەکان لە چیاکان جیا دەکەنەوە و خشتی لە دروست دەکەن. بەم ڕێگایە بژێوی ژیانی خۆیان و خانەوادەکانیان دابین دەکەن. هەرچەندە پلەکانی گەرما بەرزیش بن ناچار لەبەر تیشکی ڕۆژ بە چەکوش و ئامێری دەستیان بەردەکان پارچە پارچە دەکەن. کارەکەمان زۆر قورسا بەیانیان کاژمێر 5 دەست پێ دەکەین و تا ئێوارە بەردەوام دەبین بەڵام چار نییە و کارێکی دیکە نییە بیکەین بەیانیان کە دێن شوێنی کارکردنمان پاک دەکەینەوە دواتر گاشە بەر دەردەهێنین و لە ڕێگای ئامێرەکانەوە پارچە پارچەی دەکەین و وەک خشت دەیبڕین. لە شارۆچکەی ئەهڵات سەربا پارێزگای بەدلیس سەرباری ئەو گەرمایە بەیانیان زوو کرێکاران هەڵدەستن و سەرقاڵ دەبن بە دەرهێنانی بەرد بە ڕێگای نەریتی کۆن. ئەم شێوازە کۆنا لای کرێکارانی پیشەکە هێشتا تایبەتمەندی خۆی هەیە. هەر ئەو ئامێرە سادانی کە لە کۆندا بەکار هاتووە لە کارەکەیان بەردەوامن و بەردەکان بە شێوەی خشت دەبڕن و ئامادەیان دەکەن بۆ بەکارهێنان. هەموو کارانی کە ئێمە دەیکەین پێویستی بەهێزی جەستەیی هەیە و هەر بەهێزی دەستەکانمان و بەم ئامێرە سادانە بەبێ هیچ ئامێرێکی پێشکەوتوی تەکنەلۆژی بەردەکان پارچە پارچە دەکەین و دواتر ڕەوانەی شوێنی مەبەستی دەکەین بۆ دروستکردنی بیناکان. ئێستا لە جیهاندا کاری کانەکانی بەرد بە ئامێرە پێشکەوتوەکان دەکرێت. کەمتر هێزی جەستەی تێدا بەکاردەهێنرێت. بەڵام ئەم کارە قورسە لە شارۆچکەکە هێشتا بەهێزی بازوو ئامێرە سادەکان ئەنجام دەدرێت. شارەزایی و لێزانی کرێکارانی ئەم کارە سەختی و ڕقی بەردەکانی نەرم کردوتەوە بەو ئەندازە و پێوانەیە کە مەبەستیانە بەردەکان دەبڕن و ئامادەی دەکەن بۆ بەکارهێنان. هەر ئەمە شوای کردووە کارەکە جگە لە بەدەستخستنی بژێوی ژیانی کرێکاران وەک کارێکی تایبەت ببینرێت کە هێشتا بە شێوازی کۆن بەردەوامە. باش تەوەرەکەمان باس کرد کەوتمان باسی ڕۆژی جیهانی خزمەتی گشتیە.
حەزەکەین پێش ئەوە بابەتێک لەسەر ئەوە ببینین جا دواتر دەچینە ناو چاوەڕێکەمان. لە ڕۆژی جیهانی خزمەتی گشتیدا کوردستان 24 فەرمانبەرێکی نێو نەخۆشخانەی هیوا بەسەر دەکاتەوە. باس لە چیرۆکی کارکردنی دەکات. ئەو فەرمانبەرە بەرپرسی بەشێکی هەستیاریشە لە نەخۆشخانەکە وەک خۆی باسی ئەکات ئەڵێت کە نزیکەی 7 ساڵە زۆر بە دڵسۆزی و پەرۆشی کارەکەی دەکات و ئەم خزمەتە گەورەیە دەگەێنێت. بەرپرسی بەشێکی هەستیاری نێو نەخۆشخانەی هیوایە. نزیکەی 7 ساڵە و هەموو ڕۆژێک بێ دابڕان بە جۆش و خرۆشەوە دەوامی ئاسایی خۆی دەکات. ڕۆژان حامید لەگەڵ ئەوەی پەرستارە، بەڵام زۆربەی کارەکانی بەشی دابڕانی منداڵانی توشبووی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا بەڕێ دەکات. ئەو باز لەوەش دەکات لە ماوەی ئەو چەند ساڵەی کە کاری کردووە تەنها مۆڵەتی دایکایەتی وەرگرتووە و بەدەر لەوە هیچ مۆڵەتێکی دیکەی نەکردووە و زیاد لە دەست سوپاس و پێزانینیشی لە پای کارەکەی پێدراوە. بەرپرسی ئەم بەشە بچووکەی خەستخانەی هیوام لەگەڵ ئەوەیە کە بەرپرسێکم ئیشە ئیدارەکان و ئیشی نەخۆش و ئیشی قاوش و هەمووی بەڕێەکەم تاوکو ئێستا هیچ مۆڵەتێکی وامە وەرنەگرتەوە حەزیش ناکەم وەریگرم بەجددی حەزەکەم و ڕۆژێک کە عوتڵێ یان جمعەیە یان جەژنە یانەر کاتێکە دڵم هەر لایەنە و زۆربەی کاتیش لە عوتڵە و جەژنەکانە هاتوومەتەوە هەنێ پرۆسیجەرمان هەیە هەنێ ئیشمان هەیە کە بۆ نەخۆش ئەکرێ جاری وای ئەکەوێتە سەر و دەوامی خۆمەوە کە لە 4 من دەوامم تەواو ئەبێت ئامادەم لە شەوا بێت لە هەر کاتێکی ترابێ هاتوومەتەوە بۆ لایەن هەموو کات حەزەکەم لە خزمەتی بە تایبەتی مناڵانی بەشەکەما بم. ئەو بەشەی کە ڕۆژان بەرپرسیەتی ئەو منداڵانی لێ چارەسەر دەکرێت کە بەرگری لەشیان زۆر لاوازە یاخود نیانە. ئەو منداڵانەشی کە لەو بەشە دەمێننەوە بۆ ماوەی 22 ڕۆژ لە ژێر چاودێریدا دەبن. ئەو دەڵێت زۆر ئاسوودەیە بەوەی کە کەسوکاری منداڵەکان زۆر لێی رازین و کە لەوێش دەچنە دەرەوە سوپاسی تایبەتی دەکەن. ئەو دقەی کە نەخۆشێک ئەڕواتە دەرەوە لە قاوشەکەی من ئەو دقەی کە نەخۆشێک ئیشێکی بۆکەم و هەم خۆی هەم ئایلەکەی سوپاسم ئەکایان هەنێ دوعا و نزا و هەنێ شتت بۆ ئەکا و ئەزانی هەموو دنیا هی تۆیە. ئەو دقەی ئاسوودەترین کاتە لە لای من خۆشترین هەستم هەیە باوەڕکە. کاتێککە نەخۆشێکم ئەڕاتەوە پڕ بە دڵ دوعاو بۆکە پڕ بە دڵ بە ئاسوودەی هەستەکەی زۆر مرتاح بۆ ئەو فترێکە لەگەڵ منابووە. من هەر نەخۆشێکێتە ئێرە زۆربیان ئەگەر بەبێ کێشە مشکیلە و بەبێ ئیلتیهابات ئیشەڵا بڕۆنە دەرەوە 22 ڕۆژ لای من ئەبێت. فترەیەکی زۆرە کە بەبێ کەس و کار لە لای منە وەکو کە ڕۆشتە دەرەوە بە مرتاحی بڕاتە دەرەوە. ئەو فەرمانبەری نەخۆشخانەی هیوا باز لەوەش دەکات ئەو بە جۆرێک مامەڵە لەگەڵ نەخۆشەکاندا دەکات کە وەک منداڵی خۆی یاخود کەسوکاری نزیکی خۆی بن. هەر ئەوەش وای کردووە هەموو کات هەست بە ئاسوودەیی دەرونی بکات و ویژدانی ئاسوودەیە. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڕاستی ئەو کەسانەی کە بەم شێوەیە خزمەت دەگەێنن من هەمیشە وا ئەیان بینم لە چواردەوریان خەرمانەیەک هەیە کە پڕە لە وزە جگە لەوەی کە ئەو وزەیە لە خۆیانەوە دەردەچێت تەنها بۆ خودی خۆیان نییە بەڵام چواردەوروبەرەکەشیان بەڵکو چواردەوروبەرەکەشیان سوودمەند دەبن لە وزەیە هەر ئەو پێکەنینە یاخود ئەو زەردەخەنەی کە بۆ ئەو منداڵەی دەکات ئەوە دڵنیا بن کە شێوەیەکی جوانە لە خزمەتکردن. جادەینە سەر تەوەری بەرنامەکەمان و باس لە زۆربەی خزمەت گوزاریەکانەکەین و بە تایبەتیش جەختەکەمەوە سەر خزمەت گوزارەکانی یاخود ئەو پلانەی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هێڵێکی گشتی لە ناو کابینەکەی هێویش هێڵی خزمەت گوزاریە و سەبارەت بەوە ئێمە میوانمان دەبێت و باستە خزمەت گوزارەکانی دیکەش دەکەین کە لەم ڕۆژەیە کە تایبەتە و دەکرێت گرنگی پێ بدەین کە میوانەکەم مەسعود کاڕەش جێگیری پارێزگاری هەولێر لەگەڵمان میوانە
دەیانیت باشکار ینی باشتر سپاس بەخێر هاتی سەرچاو بەیانی کە هەر هاتیتە ژوورەوە پێکەنینەکەی جەنابەت و ئەو ئیبتیسامە جوانیاخ ئەو زەردەخەنەیە خزمەتێکی بە من گەیان سپاس دەکەم کە منیشە پڕۆز دەکرد وەڵاخی ترە من هەر تاواکەم وایە ڕەنگەگەن کەمێک دەوە پێکەنینم ینی دائیمان ئەوکو بڵێ ڕووم لە خۆشیە نەگە ڕووم لە ناخۆشیە کە تەمەشا دەکەن دوای شەر پێکەنین و کە ڕەنگە زەردەخەنە هەر خۆت بە خۆت ڕێلاکەس دەبیەوە بیت دائیمە نەگەر خۆت وابشام دەی تووڕی وای و ڕەنگە تاسی لە خۆش دەکات بێگومانجا بەڵێ تر تەبعەکە ڕەنگە تەبعەکەم زۆر تەبعێکی باشە سەرچاوم زۆر تەبعێکی باشە بێگومانەوە کەسانی کە لە شوێنێکی فەرمین یان کار بەدەستن زۆر گرنگە کە ئاوها بەیانیان کە هەڵەسن ڕیلاکس بن زەردەخەنەیەکیان هەبێت و بێگومان ئەم بەیانیش بە تەبعەت بێ بە زەردەخەنەکەت بێت بەیانیان زوو هەڵەسی لە خەڵ وڵی ئیتر ئیشکارەکانمان ڕەنگەواوی بە حکمی ئەوەی ڕەنگە فترێکی زۆرم لە بەڕێوەبەری ئاوی هەولێر بووم تەماشا دەکەی ئاو دائیمەن پێویست دەکات و زوو لە فەرمانگەکەی خۆت ئامادەبی مەسەرەن چۆنیتی دابشکردنی ئیشکارەکان بووە پاشان لە بەڕێوەبەریاتی گشتی بووم ئیترش لە پارێزگای هەولێر بووم ڕەنگە ئەرکەکان زیاتر بێ ئیشکارەکان زیاتر بیتن ئیتر هەروە فێر بوومە من دائیمەن بەیانیان زوو لە خەو هەڵاستم و ئیتر ڕەنگە زوو پێشی زۆربەی فەرمانبەرانیش ئەم دەگەمە سەر شوێنی کاری خۆ خاڵێکی زۆر گرنگە فەرمانبەر چاوتان لێ ئەکات و زیاتر بە ئەرکەکان و بە خزمەتەکانی خۆی هەڵەسێت دەستان خۆش بێت کاک مەسعود بینە سەر تەوەری بەرنامەکەمان باسم لەوە کرد کە هەر حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم کە دامەزرای هەڵێکی گشتی هێوش ئاڵی خزمەت گوزاریە و 28 میلیاریش تەرخان کراوە بۆ خزمەت گوزاریەکان بابجانین چەندێکی لە بواری جێبەجێکردنە چەندێکی پلانی بۆ ناوە چەندێکی کۆتایی پێهاتووە زۆر باشە طبعا وەکو جەنابەت ئاماژێت پێکردیەکێک لە هێلە گشتەکانی کابینێنی و حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانەیە لە بۆ هاوڵاتیان خزمەت گوزاریەکانش خۆ جۆرە جۆرن مەسەن پێشکەشکردنی ئاوی خواردنەوەیە خاوێنکردنەوەی شارە پێش کارەبایە مەجای تەندروستیە ئیتر ئەو مەجالان هەمووی لە خۆی دەگرێتووە لە چارچیوەک ناوی لێ دەنێن ئێمە خزمەت گوزاری ئەو خزمەت گوزاریش ئەگەر دەرفەتێکم پێ بدەیت لە سەرەتادا وەڵڵا ئەمە وەکو پارێزگای هەولێر وەکو سوپاسێکی بێپیان بکەنەوە ڕۆژێدا بۆ هەموو ئەو فەرمانبەرانی کە لەو بوارانە دەیش دەکەن تەماشا دەکەی بەیانەیە کە هەڵدەستی ئێستا هاتم مەسەر لە ڕێگادا ئەو فەرمانبەرانە ئەوەی شار پاک دەکاتەوە ڕەنگە ئەوانی تر بۆ ئیشە کارەکانی خۆیان دەچن ئەوانەی مەسەن پرۆژەکانی ئاون ئەوە پرۆژی ئاوی ئیفراز و 1 و 2 سێمە هەیە دایمەن ئاوە دابش دەکەن فەرمانبەرەکانی ترن لە ڕێگەی کارەبا لە کۆنتترۆلی کارەبان ئەوانە خۆیان ئامادەکەن چۆن ئەو خزمەت گوزانەی کارەبا یاخود ئەو کێشانەی کە تەوەقعی دەکەن دروستی دەبی خۆیان بۆ ئامادە دەکەن ئیتر ئەوانە هەمویان وەکو سەربازێکی ونن سەربازێکی ونن لەو شارەدا خزمەت دەکەن لە ئەو فەرمانگە جۆرا و جۆرانەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی ئەوانە ئەوە نیە بڵین تەنها هەر ئەمڕۆ ئەوان هەموو بەیانێک هەڵەستن بۆ خزمەتکردن هەڵەستن باست کرد شەقامگوزاری جەنابەت ئاماژت پێکرد ئەو ڕۆژی خزمەت گوزاری فعلەن ئەوانە ڕۆژانە ئەویشە دەکەن بەڕەنکە وەکو ئاماژان پێکرد ئەو سەربازێکی بوون هەرچەندە ئێوە جەنابتان بەرنامەیەکتان هەیە بە ناوی سەربازی ڕەنگە وەکو سامپلات هەر دەبژێرن ئەو خەڵکانە هەر دەبژێرن شتێکی زۆر جوانە بەڵام شێوەیەکی گشتی ئیش کار بە تەنیا ناکرا ڕەنگە هەمیان بە شێوەی گروپێک دەکرێتن ئەگەر ئەو بەرنامەیە ڕەنگە ئەگەر بیتن ڕۆژانە 24 ساعت فەرمانبەر بینتن ڕەنگە بەش ناکە ماشەڵڵا ئیش و کارەکان ئەوەندە زۆرن لە ناو شارە ئەگەر ئێمە هەمیان باسییان لێوە بکەین جەنابەت ئاماژەت پێکرد بەو 28 میلیارە بڵێ یەکێک لەو ئەو کارانی کە ئێمە ئێستا پێدەچین ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بڵێن پارێزگای هەولێرێک بە شێوەک لە شێوەکان بەهۆی ئەو قەیرانی دارایی و شەڕی داعس و ئەو کێشانەی کە تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بوون دەتوانن بێن لە ساڵی 2014 و 15 ئەوانەوە تا ئێستا بڕەبودجەیەکی و هاتەرخان نەکراوە بۆ پارێزگاکان بۆ ئەوەی بتوانن ئەو ئیش و کارانەی کە پێویستە یاخود پرۆژەی نوێ جێبەجێ بکەن خۆشبەختانە ئێمە لە پارێزگای هەولێر 28 میلیارد و کەسێکمان بۆ تەرخان کرا طبعا ئەوە بۆ تەنها بۆ پارێزگای هەولێر نەبوو بۆ پارێزگایەکانی ترش بوو بەس ئەوە حسەی ئێمە ئەوەندە بوو ئیتر ئێمەش ئەو 28 میلیارە وەکو بڵێن مەبەستمان بوو لە خزمەت گوزاری بەکاری بهێنین خزمەت گوزاریەکانیش خۆی دەگرێتەوە بەڵامونە لە دروستکردنی شەقامەکانە ئەو گەڕەکە نوێیانەی کە دروستکراون پێویستیان بە خزمەت گوزاری ئەو دەست ئاو بێت کارەبا بێتن چ دروستکردنی شەقام بێت سەقی تاوکردن بێتن ئەمانش بەڕاستی دابەشمان کرد بۆ دوو تەوەر دیان دوو بەش هەندێکیان ئەو پرۆژانە بوون کە لە ساڵی 2014 و 15 ئەوانە بەهۆی قەیراندارایی وەستا بوون یعنی پرۆژە لە کۆڵانێک یا لە شەقامێکدا
دەستی پێکرد بوو واتەوە پرۆژانش کە وەستا بوون ئێستا دەست دەکاتەوە بەکارکردنەوە نییە بچێتە شوێنێکی دیکە خزمەتگوزاری بۆ شوێنێکی تر بێ ئەوەی تر بە نیوە ناچڵی ما بێتەوە وەکو فعلەن ئاماژەم پێکرد ئێمە کردمانە دوو بەش بەشێکیان ئەو پرۆژانانەکە لە ساڵانی قەدیم ڕاوەستا بوون یان ڕەنگە تەنگنەوە کێشەیەکی بۆ هاوڵاتیان دروستکردن ڕەنگە هەندێک هاوڵاتی بوو پێش دەرکەکەی حەفر کرابوو قۆڵ کرابوو بەڵام بەهۆی نەبوونی بودجە ڕاوەستا بوو ئیتر ئەوانە دەستمان پێکردویە بوون منە لەوانە ئێستا ڕۆژەمە لەگەر جەناوی پارێزگا سەردانی گوندی کەلەچینمان کرد سەردانی ناحی بەحرکەمان کرد لە گەڕەکی ژینی بەحرکە ئەوانە هەموو پرۆژەی کۆن و چەند پرۆژەی تریشمان هەیە لە بابەتە ڕاوەستا بوون بەشێش تریش ئەوەیە گوتمان بۆ پرۆژە نوێیەکان یان وەکو ئاماژمان پێکرد ڕەنگە پارێزگای هەولێر چ لە قەزایەکانە چ ناحەکانە شار گەورە بووە کە گەورە بووە یعنی خانوو دروست کراوە کە خانوو دروست کراوە پێویستی بە خزمەتگوزاریە ئیتر بەو جۆرە ئێمە دەستمان پێکردیە بەشێک لەو بودجانەی کە لە بەردەستماندایە پێشکەشی بکەن بۆ ئەو خزمەتگوزاریانە وەکو برێ بەڵانسێکمان دروست شتێکی دروستمان توش بەڕاستی بەڵانسەکە ئایا ئەو 28 میلیارد چۆن سەرفی دەکەی لەکوێ سەرفی دەکەی ئایا لە ناو سنتەری شاری سەرف دەکەی یا لە قەزایەکان سەرف دەکەی لە ناو سنتەری شار یاخود لە ناو قەزایەکان بچ داهاتایەک یان معیارێک تو سەرفی دەکەی بەڵێ من شار پرسیارەکەم ئەوەیە کە جەختەکە نەکوێ زیاتر گرنگی بە ناوەوەی پارێزگای هەولێر دەدەن چکەوەکو پایتەختە و گەشتارێکی زۆر ڕووی تێدەکات و خەڵکێکی زۆر دێ بۆ ئێرە و چەنەڵ ناو بناوبانگێکی دیکە هەیە یاخود نا دەتانەوێت هەموو چواردەروبەری هەولێریش وەکو هەولێر هەموو خزمەتگوزاریەکان پێ بکات ئەجاوی ئاماژەی پێ بکردن ئەوەیە ئێمە لەگەر دەنابی قایمقامەکان دانیشتن قایمقامەکان بە باشترین میعارزانیمان بۆ ئەوەی هەر قایمقامیەتیش وەکو خۆی پێشی بە مەغدوریەت نەکاتن خۆی بەهەست بە مەغدوریەت نەکات ئێمە ئەو بڕەبودجەمان لەسەر ژمارەی دانیشتوانی ئەو قەزایە دابش کرد بۆ نمونە قەزای دەشتی هەولێرە قەزای خەباتە قەزای بۆ نمونە چۆمانە یاخود شەقڵا هەموو قەزاکانی تر بەڵام شتێک ئێمە لێرکوانە ئاماژەمان پێکرد یاخود بۆمان بیترا ئەوەیە ئەو قەزایانە ڕەنگە وەکو پێویست لە ڕابردوودا بۆی ئەو قەیرانە دارایی یعنی زیاتر گەورە بوونەکە لەو شوێنانە بووە ئیتر پێمان باش بوو طبعا بە هاوکاری و اتفاقی هەمومان بڕە بودجەیەک لە ناو قەزایی هەولێر قەزای ناوەندەگرین دا بەشی بکەین لەسەر ئەو قەزانی کە کەوتونەتە دەوروبەری شاری هەولێر بۆ نمونە قەزای دەشتی هەولێر ئەوجا ناحیەکانی سب نەسڵاوەیە کە وەکو قەزا یاخود دارەتووە یاخود ئەو گەڕەکان وێیانەی وەکو سەرکارێزە کە ئەو ڕۆژە چون بەردی بناغەمان لە ڕێگایەکدانە لەما بینی گوندی نازماوە و مێزەحمەد یەک لەو پرۆژانە بوو بۆ نمونە لەناو کەوت بۆ ناو وەکو بڵێن دەرەوەی شاری هەولێر وا ئەگەر وا باسی بکەین بۆ نمونە لە گەڕەکی ژیان چۆین چەند ژمارەیەکی زۆر خان و دروست کرابوون پێویستیان بە بودجە بوو بۆ چارەسەرکردنی ئەمە قەزای خەبات بە هەمان شێوە پرۆژەمان بۆ داناون کە کەوتونەتە دەرەوەی شاری هەولێر ئیتر بگرە تا دەیتە چۆمان و مێرگە سۆر و ئەڕواندز و هەموو قەزایەکانی تر ویسمان گرنگەکی زیاتر بەڕاستی بۆ شوێنانە بدەین کە کەمترین خزمەتگوزاری پێکەوتوە یاخد بە شێوەیەک لە شێوەکان خزمەتگوزاری وەکو پێویست نەگەیشتوتە شوێنە ئەولەویەت بۆ ئەو شوێنانەیە کە خزمەتگوزاریەکان بۆ نمونە پرۆژێک هەبووە لە دوایەکە کۆرۆنا و قەیرانی دارایی و ئەوانە وای کردو پرۆژەکە بوەستێت یان ئەولەویەت بۆ شوێنێکە هەر هێشتا دەستی خزمەتگوزاری پێ نەگەیشتووە بەخواکو پێڕم بۆکو بە شێوەیەکی هاوتەری لە هەردووچی باسمان ئاماژەمان پێکرد لە هەردووچیان یعنی ئێستا پرۆژەمان ئێستا پرۆژەی نوێ ئێستامە دەستمان پێکردووە بە هەمان کاتیشدا پرۆژە کۆنەکان یاخود ئێمە نامان لێناوە پرۆژە بەرداوامەکان ئیتر ئەمانیش دەستیان پێکردیتەوە یعنی بە شێوەیەکی پەرەڕەر یاخود ئێمە بە شێوەیەکی هاوتەری گرنگیمان بە هەردووچیان دەچوو هەردووچیان گرنگە یعنی گەڕەکێک بۆ نمونە دروست بوو ئەتو دەبی خزمەتگوزاری بێ پرۆژەیەکیش وەستاوە لە ساڵی 2014 خەڵک تووشی تەنگ و چەڵەمە بووە خۆ ئەویش دەبیش پێ بکەیت ئەوجا لێرکوانش ئایا پرۆژەکان کامیان گرنگن ئەوەش گرنگە ئایا بوار بەچی دەدەیت بۆ نمونە لە پارێزگای هەولێر ئەو بڕە بودجە ئێمە لەژێر دەستمان بوو ئێستا لە پارێزگای هەولێر ئێمە وەکو بنا ڕەنگە بینایەکەمان زۆر خراپی بنایەکمان هەیە ئێستا لەسەر شێستیوە قۆناغێکی باسی بڕۆ 150 شێستیتەوە بووە ئایا ئەو بڕە بودجەی هەیتمان ئێمە ئایا بچین بۆ نمونە پارێزگای هەولێری پێتەواوکەن وەکو بینایە یان بچین لە خزمەتگوزاریەکان پێشکەشی بکەین یعنی ئەوەش لێرە بەڵەستێک وەرگیرا یان لە هەمان شوێندا ئایا دەچی تو ئەو بڕە بودجە لە دەستا بۆ دروستکردێ ناو گەڕەکان دەیت بدوست شەقامێک دروست دەکەی ئێستا یاخود پارکێک یعنی خەڵک ئێستا پێویستی بەچیە ئایا پێویستی بە دانانی تۆڕی ئاوە یاخود شەقامێکە یاخود دروستکردنی پارکێکە ئێستا ئەوانش گرنگە بۆ نمونە تو ئەگەر بودجەیەکی لەژێر دەستی بیبی بچی پارکێک دروست بکەی بەڵام خەڵک ئاو شەقامی نییە ئایا کامیان گرنگترە باشە باسی تۆڕی ئاوت کرد و جەنابەت خزمەتێکی زۆرت هەیە
وەکو بەڕێوبەری ئاو ئاوەڕۆی گشتی هەرێم کارت کردووە دەمانە بزانین لەم هاوینە گەرمە ئەو پرۆژانەی کە بۆ خزمەتکردن لە ڕێی ئاو ئاوەڕۆ بۆ هاوڵاتیانە چین ئایا لەم هاوینە گەرمە مەترسی ئەوە هەیە کە هاوڵاتیان تووشی کەم ئاوی یاخود بێ ئاوی ببن بەخۆی ئەگەر کەمێک بگەڕێنەوە دوو هاو بۆ ئەمە وەکو بۆ من وەکو بەڕێوەبەری ئاوهێر هەولێر سێ پرۆژەی ئاوی گرنگی هەیە پرۆژەکانی ئاوی ئیفرازی 1 و 2 3 ئەو پرۆژە دائما لە 24 ساعت 24 کاتژمێر کار دەکەن ئاو دابین دەکەن بۆ ناو سنتەری شاری هەولێر دابشکرانە ئەوانش بپێی شوێنە جوگرافیەکانی خۆیان بۆ نمونە پرۆژەی ئاوی ئیفرازی 1 دەداتە شوێنێک ئاوی ئیفرازی 2 دەداتە شوێنێک ئاوی ئیفرازی 3 تقریبان دابشکراوە لە ناو هەمیان وەکو ئاماژەوان پێ کرد ئەوە سەرچاوەکەی وەکو بڵێ سەرچاوی ئاوی سەرزەویە توانیمانە کارەبای بەردەوامی 24 ساعت بۆ ئەو پرۆژانە دابین کەین و 24 ساعتیز دەکات ئەگەر خەڵەرێکە بیتن سەرچاوی دووەم ئەو بیرەکانی ئیتر دابشکراینە لە قەزا و ناحیەکان و ناو شاری هەولێر و ئەوانە هەندێک شوێن بە هەردووچیان ئاویان هەیە ئاوی ئیفرازیشیان هەیە ئاوی بیرەکانیشان هەیە واتە ئەو گەڕەکە بۆ نمونە بە هەردووچیان توانیمانە کۆنتترۆلی ئاوەکە بکەین بە قەزا و ناحیەکانیش بە هەمان شێوە ینی پرۆژەی باش دروست کراوە بۆ نمونە پرۆژەی ئاوی شەقلاوە کە ئاو دەداتە مەسیف سڵاحەدین و کۆڕێ و شەقلاوە بەشێکی دەگەوێتە مەلا عومەریش لە ناو شاری هەولێر پرۆژەی ئاوی سۆران دیسانەیەکە لەو پرۆژە باشانەیە کە دروست کراوە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردووە ئیتر ئەو پرۆژانە هەمیان کە ئیش دەکەن حتمما ئاوێکی باش دروست دەکەن یاخود برێ ژێرخانێکی ئاوی باش دروست کراوە ئەوی تر دەمینێتەوە ڕەنگە هەندێک شوێندا هەیە لەبەر ئەوەی سەرچاوی ئاوی سەرزەوی نەبووە دەستکراوە بە لێدانی بیرەکانیشیان هەندێکیان کۆنن بوون لە ساڵی هەشتایەکان هەندێکیان هەڵکۆنراون هەندێکیان ساڵی نۆتەکانە ئیتر هەتا ئێستا هاتووە شاری هەولێر مەسەن لە ساڵی هەشتایەکان ئێمە باسیکەنە ڕەنگە زۆر بچوک بووە توانیتیانە ڕەنگە بە پرۆژەی ئاوی ئیفرازی 1 و 2 هەموو تەختێ بەڵام دوای گەورەتر بووە قەزایەکان گەورەتر بوونە گوندەکان گەورەتر بوونە پێویستیان بە پرۆژەی زیاتر بووە پێوەشتیان بە خزمەتکردنی زیاترە بووە لەسەر ئەوەی ئێستا ئایا ئەم ساڵەکە وەزع چۆن دەبیتن ئەمە شتێکی زۆر شتەیە ئەگەرەوە باسی بکەین باسی ستاندەراتی عالەمی دەکەین یاخود باسی واقعی حالی خۆمان دەکەین ئێستا یعنی زۆر شتێکی واقع ئێستا ئەستێن شەیە کە ستاندەرە ئایا ئێمە چۆن لەو ستاندەرانە نزیک دەبینەوە ئەمە زۆر جار باسی دەکەم ئەگەر تو هەر شتێکت هەبی لە ناو چارچێوەیەکت دانا و قەپاتت کرد لەناو ئەو چارچێوە دەتوانیت تەحکومی لەگەڵ بکەیت بەڵام ئەگەر چارچێوە نەبوو بەڕەڵا بوو ئیتر لە دەستت دەچیتن لە دەستت بەڕەڵا دەبیتن ئەو پرۆژانەی ئاوی ئیفراز بەجێرەی ستاندەراتی عالەمی ئێستا ئەگەر باشکرد ستاندەراتی یونیسێف یاخود WHO بۆ هەر هاوڵاتێک 200 لیتر هەتا 225 لیتر ئاو بەشی دەکاتن یان ئۆخری بۆی دانراوە ئەو 200 لیترش 225 لیتر یاخود کە باسی دەکەین تەنها بۆ بەبەستی خواردنەوە و بەکارهێنانی ڕۆژانی ئادەمی زاد نییە بەڵکو ئەو بۆ نمونە فەواکه و تەڕە و ئەو شتانی کە ئێمە سەوزەوات و کەدیقەت ئەوەشی حساب کرایە حسابی ئەو پارکەی کرایە کە بۆی دروست کرایە لە ناو شارەکەیدا حسابی ئەو ئاوەشی بۆ کرایە ئەوانە هەموو بۆ کرایە ئێمە ئێستا ئەوی ئەگەر باسی پارێزگای هەولێر بکەن لە زۆربەی قەزا و ناحیەکانمان ئەو بڕە ئەوەی کە هەیتمان زیاترە لەوەی کە پێویستە بەجێرەی ستاندەرات باڵێ چونکە لە ڕووپێوێکیش کە ئەنجام درا تەنانەت مەترسیەوە ئەمە ناڵێن کە خەڵک دەست بە ئاوەوە نەگرێت لە کاتێکە کە وشکە ساڵیە مەترسی ئەوە نییە کە هاوڵاتیان بێ ئاو ببن لە ڕووپێوە حتا تەنانەت باسیش لەوە کرا کە بڕی وەرگرتنی ئەو ئجرە یاخود ئەو بڕەپارەیە کە خەڵک دەیدات بە فەرمانگەی ئاو کەمتر کراوەتەوە لە چاو ساڵانی دیکە تەنانەت بڕی قەرزەکەش بڵێ شتێکی وا کرابوو ئەو شتێکی باشە ئەوەش وا دەکەن عنی خەڵک زیاتر هاوکاری حکومت بکەن لەو بابەتە قەیرانی ئەو ڕەنگە بوو ئێستا قەیرانیشی گەورە نەکرد لە کوردستاندا ڕەنگە شتێکی جیهانیشە یعنی ئەگەر تەماشای زۆربەی دەوڵەتان بکەین بەنداوی گەورە دروست دەکرێتن ڕەنگە ڕێڕەوی ڕووبارەکان دەگۆڕن هەر بۆ نمونە سیروانی خۆمانەوە تا سەدی لەسەر دروستیان بەنداوی لەسەر سیاسەتێکە ئێمەش وەکو حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئێم وەکو پارێزگای هەولێر ئێستا لە یعنی لە وەکو بڵێن ڕێنماییەک یاخود وەکو بڵێن لە دوورێ تەمەشا بکەین ئێمەش هەندێک لەو شتانە بڕمان جێبەجێ بتوانێت جێبەجێ بکەین لە شاری هەولێر بەڕاستی هەندێک شتەیە ئەگەر بکرێتن ئێمە لە بەرنامە دابدرێتن بەس ڕەنگە قەراری باشی دەوێتن یا کاتی دەوێت یاخود وردبوونکردنی زیاتر دەوێت بەڵام ئاسانە سەن یەک لەو پرۆژانەکە من دائیمەن وەکو بڕێ خاڵی پێوە دەبین یا خەونی تێبیم ئەوەیە
پرۆژەیەکی زۆر گەورە هەیە لە زەی گەورە دێتە منطقەی شاوێز لە شاوێز وەکو بڵێ بەندایەک یاخود گۆمێکی یەکجار زۆر گەورە دروست دەکرێتن لەوێوە ئاوەکە دابش دەبیتن دێتە ناو کۆڕنشی هەولێر لە باکووری هەولێر و ڕۆژهەڵاتی هەولێر لە لایشتر دابش دەبێتن لە باشووری هەولێر هەتاننا پشت عنکاوە و لا سێبیران دەچی و ئیتر لە خوارەوەی هەولێر یەک دەگرنەوە یعنی ئەو پرۆژە ئەگەر دروست بکرێتن بە تەسەوری هەرچەند ئەگەر بودجەیەکی زۆریشی بێ بەڕە ڕێگای کەرتی تایبەت دروست بکرێتن وەکو هەولێر دەبوژێتەوە دەبێتە شاریشتر ئاو دێتە ناو شار ڕێژەی شەوزایی زۆر دەبێت ڕێژەی ئاوی زۆر دەبێت بەڵێ بەو هیوایە کە من جارێکی تر لەگەڵ جەناب تا لێرە چاوپێکەوت بکەیت سەبارەت بۆ پرۆژێکی خەونی جەنابتە تەواو بوو بێت و باسی تەوابوونی پرۆژەکە بکەیت هیوایەوەی دەبین بەو هیوایە کاک مەسعود بەو پێی کە گەشتارێکی زۆر ڕوو ئەکاتە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم ناوچە گەشتیارەکان و ڕێگەی هات و چۆش دەبینێوان لە خواروونەوە ڕاستی عێراق لەبەر گەرما دێنە ناوچانەی کە شەلالی ئاوی لێ ئاوی لێ و هەمووشی بە شەقلاوەیە تێپەڕێت و جمعانان ئەبێ هەینی ڕۆژی هێنی زۆر قەرەباڵغێکی زۆر دروستە بێت بۆ ڕێگاوبان چ پرۆژەیەکتان جێبەجێ کردووە کامانەوە پرۆژە بە تایبەتیەوەی هامڵتۆنیش کەمێ باس کرد بڵێن ئەو پرۆژەی هامڵتۆن پرۆژەیەکی گەورەیە کە دەستی پێدەکرد ڕەنگە لە قەنات لە تونێلی شەقلاوی ئێستا کە دەستی پێکردی و هەتا دەگاتە سەر حدود بەڵام بۆی قەیراندارایی ڕەنگە ئەو پرۆژەی ڕاوەستە بەڵام بۆ ئەوی جەناب ئاماژەت پێکرد فعلەن ئێستا لە تونێلی شەقلاوە کە دەرەچی لە چینی و هاتنەوە کە دەی یعنی کێشەیەک دروست بووە ماڵە خۆشبەختانە ئێستا ئێمە لەگە بەڕێوەبەرایەتی ڕێگاوبان و چاکردنەوەی هەولێر لەگە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان ئەو ڕێگای ئێستاوە ئیشی لەسەر دەکەن بە هیوان ئەو نزیکانە کۆتایی وەکو خۆناغی یەکەم بۆ چارەسەرکردنی ئەو قەڵەباڵغی کە ئێستا دروست دەبیتن لەو دیوی شەقلاوی ڕادەست پێ دەکەین هیواداری لەسەر ڕۆژی تردا ئەو پرۆژە تەوابیتن ئیتر ڕێگەی گەشتیاران وەکو قۆناغی یەکەم یاخود بۆ چارەسەرکردنی کاتی ئەو زەنجاریەکی ئێستا دروست دەبێتن ئێستا بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان هەردەستن وەکو ئەو پرۆژە بازی بەجێ دەکەن ئیتر ئەوە کەمێک لەو ئاستەنگانە هەڵدەگرێتن ئێستا تا بۆکو بڵێن لە نزیک دەبابەکەن لە نزیک دەبابەکان ئیتر لەوێن دەرێش چارەسەر دەکرێتن ئەوانەی لە کۆڕێدانراوە ئەو بەشێک دەبیتن بەڵام بە شێوەیەکی گشتی کە باسی ڕێگاوبان بکەین ڕێگاوبان پێویستی بەدائیمە بە بودجەیەکی زۆر گەورە هەیە یعنی وەکو پرۆژەیەکی بچووک نییە ئەو بەڕاستی ئەو گوژمەی کە من ئاماژەم پێکرد 28 میلیارد ئەگە ئەمە بەراوردی بکەین لەگەر هەمووی پارێزگای هەولێر بۆ هەموو پرۆژەکانی پارێزگای هەولێر هەموو سێکتەرەکانەوە یعنی بودجەیەکی زۆر زۆر کەمە بەڵام وەکو دەڵێ ئەوەی ئەو ساڵەکە ئێمە بەدەستمان گەیشتووە تەنها وەکو بڵێن بژانەوەیەکە یاخود ئاوردانەیەکە یاخود چارەسەرکردنی بەشێکە لەو پرۆژانەی کە ئێمە لە پلانماندا هەیە یا وەکو پارێزگای هەولێر بەڕام بە حاڵ دائیم ئێمە لەگەر وەزارەتەکان لەگەر بەڕێوەبەرەتەکانی سەر بە پارێزگای هەولێر ئێمە لەسەر خەتین ئەو شوێنانی کە دەستمان دەگەویتێن ئەو سەپۆرتی کە لە پارێزگا دەکرێتن ئێمە بە هەموو توانیان سەپۆرتی ئەو بەڕێوەبەرەتیانە دەکەین هەموو ئەوانی خزمەتگوزاریەکان بۆ ئەوەی شاری هەولێر وەکو پارێزگای هەولێر ژێمە ڕۆیشی جوانی نیشامنێ کە ڕۆکەی زۆر زۆر جوانە خەڵک وەکو ئاماژەت پێکرد لە باشووری عراق و لەوە ناوەندی عراق و دێسەردانی دەکەن حتمما کە دێنە ئێرکوانە سەرسام دەبن بەو پێشکەوتنیە یاخود بەو بەڵێ کە لێرکوانە هەیە خۆیان مقارن دەکەن لەگەڵ ئەوان هەیتیان سەرڕای ئەو قەیرانی دارایی و سەرڕای ئەو کێشانێکی ئێمە هەمان بووە یعنی مەرحەلەیەکی زۆر زۆر باشمان بڕیوە بەڵام وەکو بڕێ لە ئاستی تموحی ئێمە نیە هێستان ئەوەی ئێمە دەمانەوێشتان بەڕاستی زۆر زۆری ماوە بە هیوادارین ئەو کێشانەی کە دەچەند ساڵی پێشان هەبوو ئەوەی کۆڕۆنە بوو یاخود ئەوەی قەیرانی دارایی بوو ئەوەی شەڕی داعش بوو ئینشاءڵڵا ئەوانە هەمووی کۆتایی پێدێت دەرگەیەکی ترمان بۆ دەکرێتەوە دەریاسەیەکی ترمان بۆ دەکرێتەوە بتوانین زیاتر خزمەتی پارێزگای هەولێری خۆشەویست و هەموو کوردستانیش بکەین ئینشاءڵڵا طبعاً وەک دەوترێت چەپڵە بە یەک دەست لێ نادرێت بۆ هیوای کە ئێوە کار بۆ خزمەتکردنی هاوڵاتیانەکان هاوڵاتیانش بە هەمان شێوە لەو خزمەتکردنە دەستێکیان هەبێ لە بچووکترین شتەکان و ئەتوان دەست پێ بکەن زیادکردنی ماوەی سەوزایی یاخود ئەو بەرایەی کە لە بەردەمی ماڵێکا هەیە ئەتوانێت سەوزایی تیادا بچێنێت بۆی کە شار و شارۆچکەکەمان جوان و جوانتر بن زۆر سپاس دەکەین مەسعود کاڕەش جێگیری پارێزگاری هەولێر ئەم بەیانەیە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە هیوادارم هاوڵاتیانیش هاوکارتان بن زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتەکەش زۆر سپاس بۆ ئێوە من بەردەوامە بم لەگەڵتان و سپاسی میوانەکەمان کرد لە دوایەوە باسی بابەتێک بکەین کە تربتمان وەرزی هاوین هات لەگەڵ ئەوەیە کە وەرزی هاوین دێت بێگومان کۆچی ئاژەڵدارانی شارۆچکەکانیش دەست پێکا بۆ ناوچە
کوێستانیەکان کۆچی ئاژەڵدارانی شارچکەی هەندێک سەر بە پارێزگای سەکاریا بۆ کوێستانەکان دەستی پێکردووە بە مەبەستی بەخێوکردنی ئاژەڵەکانیان لەو ناوچە بەرزانە کە کەش و هەوایەکی فێنک و لەوەڕێکی زیاتری لێە ئەم کۆچی ئەم ساڵیش ١14هەمین کۆچی ئاژەڵدارانە کە وەک نەریتێکی ساڵانە لە باو باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە وە کۆچەرەکان ئاژەڵەکانیان بە ڕەنگە یعنی بیبن بۆ ئەو شوێنانە ئەوە شوێنەکان بناسنەوە و ئەوەش دیمەنی گشتی هەندێک لەو شوێنانەیە کە جوانی کردووە با پێکەوە بینین. گۆڵەی ملی ئاوەدان کردوێتەوە و بێدەنگیان نەهێشتووە. گوندنشینان بە سەدان سەر ئاژەڵەوە دەیان کیلۆمەتر ڕێگا دەبڕن لە شارۆچکەی هەندێک سەر بە پارێزگای ساکاریای لە تورکیا لەگەڵ سپێدەی بەیان و دەستپێکی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئاژەڵداران و گوندنشینان ئامادەکاریەکانیان تەواو کردووە بۆ کۆچکردنیان بۆ ناوچە کوێستانیەکان بە مەبەستی بەخێوکردن و لەوەڕاندنی ئاژەڵەکانیان لەو ناوچە بەرزانە کە کەش و هەوایەکی فێنک و گونجاوی هەیە. ژنان و پیاوان بە هەرەوەزی کارەکانیان کرد. ژنان جلوبەرگ و پێداویستیان ئامادە کرد و پیاوانیش ئاژەڵەکانیان شوشت و ڕەنگیان کردن تا بیان ناسنەوە و گیان بکەنەوە لە ئاژەڵەکانی دیکە. ئەوە نەریتێکی ساڵانەی خۆمانە کە لە باوانمانەوە بۆمان ماوەتەوە. گەرمیان و کوێستان دەکەین هەرچەندە ئەمساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە کەمێک جیاوازە بەڵام هەر جوانە. ئەوە بۆ ١14 ساڵ دەبێت کە بەردەوامین لەسەر ئەو نەریتە و بەردەوامیش دەبین. ڕازاندنەوەی ئاژەڵەکان لای گوندنشینان دیمەنێکی جوانی بە ناوچەکە و گەشتەکەیان بەخشیوە بە کۆچی هەمەڕەنگ ناوی دەبن لەگەڵ کەوتنەڕێ سەرنجی هاوڵاتیان بەلای خۆیاندا ڕادەکێشن و لە پارێزگاکانی دیکەوە دەچن بۆ تەماشاکردنی. گوندنشینان بە سەدان سەر ئاژەڵەوە ڕێگە دەبڕن بەرەو کوێستانەکان و بارەکانیشیان بە تراکتۆر دەگوازنەوە بۆ شوێنی مەبەست. سەدا هەفتەی خەڵکی ناوچەی دیکەمان بە درێژایی هاوین لە کوێستان دەمێننەوە. لەو ماوەیەشدا ئاژەڵەکانیان لەوێدا بەخێو دەکەن چونکە لەوێ ئاژەڵەکان باشتر بەخێو دەکرێن و هەر لەوێش بەرووبوومیان لێ کۆ دەکەنەوە وەکو شیر، ماست و پەنیر دواتر ڕەوانەی بازاڕەکان دەکەن و خۆشیان تا مانجینەوە لە کوێستانەکان دەمێننەوە. کۆچی گوندنشینان کۆچێکی سەختە و کاتێک بەرەو کوێستانەکان دەکەونە ڕێ نزیکەی 10 کیلۆمەتر لە ناوچەکەیانەوە دوور دەکەونەوە و دەچنە ناوچە بەرزەکان کە 1725 مەتر لە ئاسڕووی دەریاوە بەرزە. ساڵانەش ئەم نەریتە دووبارە دەکەنەوە کە لە باپیرانیانەوە بۆیان ماوەتەوە بە مەبەستی پاراستنی ئاژەڵەکانیان لە گەرمای هاوین و زیادبوونی بەرووبوومیان. بینیتان دیمەنەکان چەند جوان بوو. ئێمە هەمیشە هەوڵی ئەوە دەین کە جوانترین دیمەنەکانتان بۆ هەڵبژێرین بۆی کە بەیانیەکی پڕ لە جوانیتان پێشکەشکەین. دێمە سەر بابەتێکی دیکە کە باس لەواکەین زۆر لەو شتانە هەنکا لە سروشتا بەنرخن و مەترسی لە ناوچوونیشیان لەسرە وەک ئاژەڵانی دەگمەن پاندا بۆ نمونە کە من ئەو جۆرە ئاژەڵانە ئەو ڕێکخراوانەی کە داکۆکی لەو ڕوەکانە یاخود لەو ئاژەڵانە دەکەن کە شتێکی بەنرخ و بە بەهان لەگەڵ لە ناوچوونیان جارێکی دیکە دروست نابنەوە. هەر بۆیە تیمێک لە پۆلیس و سەربازی ئیتالیا سەدان جۆری کاکتۆسیان دۆزیوەتەوە. کاکتۆس ئەو جۆرە ڕوەکەیەکە دڕکی پێوەیە کەمە لە ناوچەکانی ئێمە زۆر کەمە لە شوێنە گەرمەکان زیاتر هەیە کە لە بیابان و ئەو شوێنانە هەن کە وشکن وەک باسم کرد لە حەشارگەیەک لە ناو خانوویەکی شاری سینگاڵا شاردبوونەوە بە مەبەستی با قاچاقکردنی ئەو با بڵێن ئەو ڕۆکە با هەموو ئەو جۆرانەی کە لە ڕۆکە بیابانەکانن تا بە پارەیەکی زۆر بیان فرۆش. تیمێک لە پۆلیس و سەربازی ئیتالیا سەدان جۆری کاکتۆسیان دۆزیەوە کە لە بیابانەوە هێنرابوون و لە حەشارگەیەک لەناو خانوویەکی شاری سەنیگال شاردرابوونەوە کە بە شێوەیەکی نایاسایی لە چیلیەوە بە قاچاق ڕەوانە کرابوو. دڕکەکان ئەوەندە بە نرخ و دەگمەنن لە کاتی دەست بە سەراگرتنەکەیدا لەلایەن هەڵگرەکەیەوە بەرگری قورس کرا. ڕاستەخۆ فەرمانمان بە سەربازەکانمان کرد کە دەرگاکان بکەنەوە و کاغزەکان هەڵببچڕن. لە پاش دژایەتیکردن زۆر بەرامبەر تیمەکەمان توانیمان دەرگاکە بکەینەوە بچینە ژوورەوە. هەموو ڕۆکانەمان بینی کە لەم دوایەنەدا لە بیابانەکاندا کۆی کردبەوە. هەروە پاسەپۆرتەکەیشمان دۆزیەوە.
کە حەوت گشتی بۆ چیلی کردبوو لەو ماوەی ئۆتۆمبیلی بەکرێگرت تا دواتر بچێت بەشێک لە بیابانەکان تاڵام بکات و لە هەندێک ناوچەی بیابانی ئاتاکاما ئەم نەمامانە کۆبکاتەوە لە ڕیشەوە دەریان بهێنێت. کاتێک پۆلیس لە مانگی شوباتی ساڵی ڕابردوو 2020 ئۆپەراسیۆنەکەی ئەنجامدا یەکێک بوو لە گەورەترین کاری یاساخی ڕووەکە دەگمەنەکان بە وتەی پۆلیس گومان لێکراوەکە حەوت گەشتی بۆ چیلی کردو و سندوقی کاکتسی بۆ ڕۆمانیا و یۆنان ناردووە چونکە پشکنینی گومرگەکان کەمتر بووە. بە هاوکاری سەرۆکی کۆمەڵی پاراستنی ژینگە دەرکەوت هەموو ڕۆکەکان لە بیابانەوە هێنراون. بەهۆی شارەزایم لەسەر ڕۆکەکان ئاگادارکرامەوە کە حاڵەتەکی لەو زۆرە هەیە. ڕۆکەکانی بینی و زانیم کەەوەندە بە سەختی دەڕوێن کە جیاکردنەوەیان سەختە ئەگەر ڕۆکێک بەڕاستی خۆرسک بێت یان ئەگەر دەستکرد بێت. لە کۆتاییدا پشکینمان بۆ هەموو ڕۆکەکان کرد و بۆمان دەرکەوت کە 1000 نەمام لەم 4000 ڕۆکە بەڕاستی لە بیابان دەرهێنراون. نزیکەی لە سەدا 31 لە 1478 جۆری کاکتس بە شێوەی خراپ پۆلن کراون و مەترسیان لەسرە. لە کاتێکدا نیگەرانێکی گەورەی نێودەوڵەتی هەیە بە پێیبەشی IUCN سەبارەت بە مەترسی لە ناوچوون بۆ کەرکە دەنگ و پڵنگ یان پانداکان بەڵام کەم کەس شارەزان لە نەناوچوونی جۆرەکانی کاکتس. کاری بازرگانی و قاچاقچیکردن بە زۆر شتمان بینی بوو ئەوە یەکەم جارە قاچاقچیکردن بە ڕووەکێک ببینی. بەرحاڵی تر ئەمە جیهانە و زۆر شتی سەیر و سەمەری تیادا ڕوو دەدات. کۆمپانیایەکی چینی لە ماوەی 28 کاتژمێر و 45 خولەک باڵەخانەیەکی دەکۆگایی لە شاری شانچی دروست کرد. ژمارەیەکی پێوانەیە کە توانیبێتی کارێکی وا بکات. کۆمپانیاکە بە بەکارهێنانی تەکنەلۆژیا و سیستەمێکی پێشکەوت و باڵەخانەی دروست کردووە و هەروەها کۆمپانیاکە هەموو پێداویستەکانی ئاو، کارەبا، زێراب هەموو ئەوانەی کە پێویستیەکە بۆ باڵەخانەیەک دابینی کردووە. بەرپرسانی کۆمپانیاکە دەڵێن دروستکردنی باڵەخانەی لەو شێوەیە بە چەندین کاتژمێر زۆر زەحمەت نییە و پێویستی بە مانگ و ساڵ نییە. کۆمپانیاکە وێنەی دروستکردنی ئەو باڵەخانەی لە 13 حوزەیرانەوە بڵاو کردەوە و هەروەها ئەو کۆمپانیا لە ساڵی 2015 و باڵەخانەیەکی 57 نهۆمی بە ڕۆژ تەواو کردووە. پێشکەوتن و تەکنەلۆژیە هەموو شتێکی ئاسان کردووە. ستۆکۆڵمی پایتەختی سوید یەکێکە لەو شارە جوانانەی کە گەلێک شوێنەواری کۆنی تێدایە وەک خۆی ماوەتەوە دەستکاری نەکراوە. ئەمەش تایبەتمەندی لای خەڵکی سوید هەیە و سەرنجی گەشتیاران ڕادەکێشێت. گەملستان واتە شاری کۆن یەکێکە لەو شوێنە دیار و بەناوبانگانی سوید ببورن کە پامنێرمان ئاوارە هەورامی لە سوید ئەو شارە کۆنەی بۆ بەرنامەی ڕۆژباش بەسەر کردوتەوە باە بەیەکەوە کارەکەی ئاوارە ببینی لەوێ بە شێوەیەک بۆمانی گواستێتەوە. گەملستان کۆنترین بەشی شارە ئەستۆکۆڵم لەسەر جزیرەکان دروست بووە لەسەر ئاوە بچووکەکان سەرەتا دروست کراوە. گەملستانیش سەدان ساڵ تەمەنی هەیە و ئێمەش ئەوە 26 ساڵە خاوەنی ئەم دوکانەی لێرە. من زۆر دێمە گەملستان زۆر جوانە بناوەکەیدا دیارە شاری کۆنە زۆر شتی کۆنی لێیە چێشتخانە و قاوەخانە و شوێنی دانیشتن لە دەرەوە زۆر شوێنی کۆن و جوانی لێیە کە سەیری دەکەیت.
ئێرە دەتگەڕێنێتەوە بۆ ژیان لە سویدی کۆن هەموو شوێنەکان کۆنن بەڵام لە سەردەمی نوێدا ئەوەی ئێرەی جوان کردووە بە کۆنیمانەوەی شوێنەکانە هەر بۆیەشە بەناوبانگە. زۆر جوانە ئەوەی کە سەرنجڕاکێشە هێشتنەوەی ئەم بەشەی شارە بە کۆنی زۆر ڕێستۆرانتی جوان و خەڵکی ڕۆخۆشی لێیە. ئەم لێ دەرێ ناژین لێ ئەڤ سێ ڕۆژەم هاتنە vê دەرێ و وان هەر سێ ڕۆژاندا مەسەرادانە گەملستان کردە. وان خانیên ku tu dibînî gelek ciwanin me demekî gelek xweş derbas kir. کۆتابەتی ئەمڕۆتان پێشکەشەکەم کە بابەتێکە لە ڕووی زانیاری و سوود بە خانمان دەگەێنێت بۆ ڕاگررتنی جوانی لە شوو هەروەها جستەیان بە تایبەتی ئەو بەشەیکە لە خانمان هێمای جوانیە بۆ خانمان ئەویش ئەوەیە کە چەند ڕێگایەکتان پێڵین بۆ ئەوەی کە چرچولۆکی سنگی خانمان نمێنێت یان ڕێگری لێ بکرێت. زۆرینەی و خانمانەی کاتێک تەمەنیان هەڵەکشێت چرچولۆچی لە سنگەکانیان دەرەکەوێت ئەویش خانمان زۆر نیگەران دەکات و هەنگاو بۆ نەهێشتنی دەنێن هەندێک جار بە نەشتەرگەری هەندێک جاریش دەکرێت بەم ڕێکارانە. پزیشکان و پسپۆڕانیش چەند ڕێگەیەک بۆ چارەسەرکردن یاخود ڕێگری لەو حاڵەتە دەخەنەوە. با بزانین ڕێگەکان چییە؟ یەکەم ڕێگە ئەوەیە کە هەوڵدەن تا بکرێت لەسەر پشت بخەون بەسەر لاتەنیشتەکانە نەخەون لەسەر پشت خەوتن سنگ ڕێک دەردەخات. وا ڕۆژانە بڕێکی زۆریش ئاو بخۆینە ئاو خواردنەوە بۆ هەموو جەستە زۆر باشە بە تایبەتی بۆ سنگەکانیش. و خۆشتن بە ئاوی گەرم هەڵەیەکە لەوە چێ ڕەنگە زۆربەی خانمان ئەو کارە ئەنجام بدەن بەڵام لە دوای خۆشتن ئەگەر بە ئاوی گەرمیش خۆتان دەشن ئەوە هەردوو سنگتان بخەنە بەر ئاوێکی سارد لە کۆتایی خۆشتنەکە. جارجاریش گیراوەی سروشتی بەکار بهێنن کە زۆر چارەسەرێکی باشە. تا دەکرێت وەرزش و جوڵە بکەن بەڵام بە مەرجێک کاتەوانی کاتچنە جێم و وەرزش دەکەن دەبێت ستیانێکی تایبەت هەیە بەستن بۆ ئەوەی کە زیان بە سنگەکانیان نەگات یاخود شێوازەکەی تێک نەدات و زۆرینەی کاتەکان ستیان لا بدەن و بەکاری بهێنن لە 8 کاتژمێر زیاتر هەڵمەدەن کە ستیان لەبەر بکەن بۆیە سنگەکان خۆی ئەوتاری تێدایە دەتوانێت سنگەکان بەڕێکی بوەستێنێت بەڵام کە ستیان دەبەسرێت ئەو ئەوتارانە کارەکانی خۆیان ناکەن و شل دەبنەوە. و ئەمەش ئەو زانیاریانە بوو کە لەبارەی چرچولۆژ نەبوونی سنگی خانمانەوە پێشکەشمان کرد. ئەمە دوا بابەتی بەرنامەکەمان بوو هیوادارم کە بەدڵتان بوو بێت هەرم بابەتە ناڵم بابەتەکانی تشڵێ ئێمە دەچین لێرە کە دەچینە دەرەوە کار بۆ ئەوەکەین سبینێ کۆمەڵی بەرگە بابەتی دیکەتان بۆ ئامادە بکەین بۆیە تا سبینێ پێتان ئەگەمەوە جارێکی تر ئەو بە خاتانە سپێرم و خاتان لەگەڵم ماڵەوە.